بڵاوبوونەوەی پەتای ئەنفلۆزای باڵندە لە چەند گوندێک وەزارەتی کشتوکاڵی حکوومەتی هەرێمی ناچار کرد بڕیاری قەدەغەکردنی فرۆشتنی مریشکی زیندوو دەربکات، بەڵام بڕیارەکە ناڕزایی بەشێک لە مریشک فرۆشەکانی لێکەوتەوە. لە شاری سلێمانی زیاتر لە 300 مریشک فرۆش خۆپیشاندانێکیان لە بەردەم پارێزگای سلێمانی ئەنجامدا و ڕێگای سەرەکی بەردەم پارێزگایان داخست. دواتر ژمارەیەک لە خۆپیشاندەران چوونە بارگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی لە شاری سلێمانی. بەو پێی وەزیری کشتوکاڵ سەر بەو حیزبەیە. ناڕازین بەم حاڵەتەی کە لێدوانیان ناوێک وایە مریشکی زین و ئەنفلۆزایە. ئەگەر ئەنفلۆزا هەیە ئەنفلۆزا لە زستانە هەیە، ئەنفلۆزا لە هاوینانی ئەمە یەک دووەمینیان ئەی مریشێکی بەستوو لە بەرازیلەوە بە 3 مانگ لە باخیرێ ئاگاتە ئێرە لەسەر سنوورەکان 3 جار تەبعی تاریخەکەیە گۆڕێت. ئایا ئەوە وەزیر لەکوێیە؟ ئایا ئەوە مەمنوع نییە؟ خۆپیشاندانی مریشک فرۆشەکان لە قەزای ڕانی و شاری هەولێریش بەڕێوە چوو. لە هەولێر مریشک فرۆشەکان لە خۆپیشاندانێکە ڕێگەی سەرەکی بەردەم وەزارەتی کشتوکاڵیان گرت و نوێنەری خۆپیشاندەرانیش لەگەڵ وەزیری کشتوکاڵ کۆبوونەوە. مریشکیان قەدەغە کردووە بەهۆی ئەڵێ ئەنفلۆزای باڵندە هەیە. باشە یەک پرسیار لە بەڕێسانەکەم ئەنفلۆزای باڵندە هەبێ بۆ لە سەربڕخانەکان نییە. 350,000 عائلەی نەک شەخص عائلەی بێ ئیش دەکەن لە پێناوی چەند شەخصەشی ئەسڵ و ئەساسنی ئەنفلۆزای باڵندە و نەزانم شتیوانی لە دنیاە دوایکە ئەوان دەکەنە فرێش و سەربڕای مریشکمان ئەمە کەوتێنن هەم مریشک خۆمان دەکەنە ناولارون بە تورکی و تلبات تێکەراو دەکەن. سەبارەت بەو ناڕەزایانە وەزیری کشتوکاڵی حکوومەتی هەرێم ڕایگەیاند ئەوان لە بڕیاری قەدەغەکردنی فرۆشتنی مریشکی زیندوو پاشگەز نابنەوە. هاوکات نیگەرانیشی دەربڕی لە چوونی ژمارەیەک لە خۆپیشاندەرانی سلێمانی بۆ بارگای کۆمەڵی ئیسلامی. ئەم داواکاریانیان دەگەێنم بە لیژنەکە کۆبنەوەیەکی زووی بۆ دەکەین و ئەمن حەقەتەن داواکاریەکانیان دەگەێنم وە بەرگریش داواکاریەکانیان دەکەم چونکە چینێکی ڕەشەوڕوت و چینێکی هەژار و فەقیرن و مەعیشەت و ژیانی خەڵکێکی زۆر لەسەر ئەم دوکانانەیە. لە سلێمانی چۆتە سەر بارگای مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی یا پەیامی کۆمەڵی ئیسلامی. ئەمن ئەوە بەڕاستی بە هاندان و بەدەستێکی تێدەگەم. یەکشەمەی ڕابردوو وەزارەتی کشتوکاڵی هەرێم ڕایگەیاند ئەنفلۆزای باڵندە لە 6 گوندی هەرێمی کوردستاندا بڵاو بووەتەوە. دواتریش حکوومەتی هەرێم لیژنەیەکی باڵای لە چەند وەزارەتێک پێکهێنا. یەکێک لە بڕیارەکانی لیژنەکەش قەدەغەکردنی فرۆشتنی مریشکی زیندوو بوو. شاکار نووری NRT سلێمانی.